پایزەنامە کورتکراوەی بابەتێکی شێرزاد حەسەن. هۆ لە پاییز و خەزان مەلولتر و هەم شاعیرانەتر، هەڵوەرینی تۆ لە یەک خیاباندا پاییزی ڕاگەیاند کە گەڵا ڕێزانێکی بە دووی خۆی داهێناکە، هەزارەها خیابانی دیکە مژدەی بەهارێکی بە ملیۆنها بەخشی. ماڵاوایی تۆ چه موعجزە و پەرجوێک بوو کە هەر هەمووانی لەسەر سفرە و خوانی خۆشەویستی کۆ کردەوە. ئەوەیان چه سەنگینی و ڕەنگینی و پەرجوێک بوو کە نەواندت بە ماڵاوایی و نەمانی خۆت. دۆستان و دوژمنانی دڕەشت لەسەر هەمان ئەو خیابانەدا کۆ کردەوە و هەم لەسەر هەموو جادە و کوچە و کۆڵانەکان و خیابانەکانی دیکە کە تۆ کردت بە ئاگردان و کوانووی بەرخۆدان و خۆشەویستی و جۆش و خۆرۆشی سەرکەشی و خەونی زیندگیەکی شکۆمەندانە کە ئەگەر تا هەنووکە نەمان بوو بێت و خەون بوو بێت. ئەوە تۆ لە پاییزێکی خمناکی نێو دڵ و ڕوحی ئێمەدا وەک تەتەر و پەیکی شارەزا هێنات و دەنێو چاوانی ئێمەدا چاندت. هۆ خەو نهێنیە خەمین و بەجەرگ و خاکەڕا و زێدە سالار و سەنگینەکەمان. ئەوەیان چ گۆبەندێکە کە چەند تاڵەمۆیکی سەر و پرچی تۆ یانجی قەفێک لە کەزی یاخی و باشەکێن و سرک و جوانی تۆ کە بە بەرچاوی هەزارەهاوە خۆیان لە ڕەفتە و سەرپۆش ڕاسەپان تا بە کامی دڵی خۆت هەتا و هەوای پاک بیان شواتەوە. ئاخر نەدەکرا؟ ئاخر خۆ نەدەکرا جوانیەک لە ناو تۆی قەشەنگ و جواندا بە درێژای تەمەن و زەمن بخنکێت؟ ئەرێ بەڕاست ئێمە لەسەر کام ئەستێرادا دەژین کە سەر و پرچی تۆ پیاوانی هەوەسباز و خۆگر و هەم گڕگرت و لە شەهوەت ڕشندا بەم چەشنەهار و دەهری و دەرلی بکەن؟ ئاخۆ بەڕاست دەکرێت بە تەنها بەبینینی سەر و پرچی ڕوت و بێسەرپۆشت دۆزەخ دەنێ و ڕۆحی تۆدا بتەقێنەوە؟ تۆ بڵیت ئەوان و ئێمە نیشتەجێ هەمان ئەستێرە بین؟ ئەمن گومانم هەیە.